کە ئایا هەبوونی پرۆژە و بزنسی بچووک تایبەت بە گەنجان تا چەند کاریگەرە بۆ بەرەو پێشبردننی ژیانی خۆڕسکانەی خۆیان و لەگەڵ ئەوەشا تا چەند کاریگەرە بۆ بەرەو پێشبردننی ئابووری وڵات یاخود ئەو ناوچەی کە تایاژین. ئایا لێرە تا چەند گرنگی دراوە بە بابەتی بزنس و خوێندنەوەی بۆ کراوە و دراسی وردی بۆ کراوە تا چەند گەنجانمان فێر کراون یاخود هانیان نەدەین پاڵپشتیانەکەین بۆەوەی خاوەنی پرۆژە و بزنسی بچووکی خۆیان بن بۆ ئەوەی هەنگاوەکان لە تەمەنی گەنجیەوە دەست پێ بکەن و بگاتە ئەو تەمەنە گەورەی کە ئیتر لە ماڵەوە دانیشتن و بژێویکی ژیانی جێگیر و زۆر باشیان هەبێت کە بە توانە و وزە و لێهاتووی خۆیان بۆ خۆیانیان دابین کردووە. بۆ ئەم بابەتە و کۆمەڵێ پرسی تری گرنگ میوانداری زۆر بەڕێز مامۆستا ئاکام جەمالمان کردووە کە خۆی ڕاهێنەرە لە بواری بزنس و خاوەنی چەندین پرۆژەی تایبەت بە خۆیەتی کە لێرە لە ستێدیۆ لەگەڵمان میوانە. مامۆستا ئاکام زۆر بەخێربێن. زۆر سپاسانەکەم دەستان خۆشیە ژیانتان باش هەر لە خۆشییا بن هەر لە وزەی باشا بن سپاسانەکەم. زۆر باشە بابینە سەر ئەوەی با نەچینە سەر بزنس چۆن خەڵک فێر ئەوە بکەین یاخود گەنجان هەمیشاڵێ چۆن سارێ بکڕم چۆن خانوێ بکڕم چۆن بیکڕێت لە چیەوە دەست پێ بکە. زۆر سپاسانەکەم. سەرەتا گەنج پێشەوەی بلێ چۆن بتوانم ئەو شتە بکڕم ئەبێ بزانێ بۆچی ئەو شتەیەوێ بۆچی سیارەیەوێ بۆچی ئەوێ خانیەک دروست بکات ئەوەیە کە تۆ ئەتەوێ خۆش بژیت خۆشگوزەران بژیت. خۆشگوزەرانی ڕنگ بێ لە ڕێی سیارەوە نەیە ڕنگ بێ لە ڕێی خانووە نەیە جاروا هەیە لە ڕێی هیوایەتێکەوە دێکە تۆ بۆیە ڕۆی لەو ئاستی کە تۆی تێیت. خانوو سیارە و ئەم شتانی کە باسی ئەکەین هەمووی ئاسانە ئەگەر ئێمە هەنگاوی بچووک بنین بۆ بەرەو هەنگاوە گەورەکان زۆر زۆر ئاسانە بەڵام ئەبێ فێربین کە چۆن دەست پێ ئەەکەین چۆن ئەگەین ئەو هەنگاوی کە ئاخرشت و کۆتا ئەگەین پێی. بۆیە زۆر زۆر گرنگە گەنج بزانێ وزوحی هەبێ بەرچاوڕوونی هەبێ کە ئەوێ بگاتە چی بۆچی ئەوێ بگاتە ئەو شتە دوای ئەوە کە ئەوێت بگاتە ئەو شوێنە چه ئالیەتێک هەیە شتێک هەیە بیگەێرێت بۆ ئەو شوێنە تۆ مەسەل ئەتەوێ سیارێک بکڕی سیارە بە مەبلەغی پارە دیە تۆ پێشەوەی کە سیارەکە بگڕی باشە مستحقی کە سیارێ بکڕیت هەنگاوت ناوبووی باس کەسێک ناکەین کە پارێت درێت یە باوکی ڕەنبی هەبوون بێت و لە ژیانێک بژێت بتوانێت بە ئاسانی سیارە بکڕ باسی گەنجێکەکەین کە ئێستێک دینارە لە گرفانی نییە ئەوێ سیارەیەک بکڕیت باشە چیت کردووە تا مستحقی ئەوە بیت تۆ سیارەیەکت هەبێ یان خانووت هەبێ یان بزنسێکی خۆت هەبێ بۆیە ئەبێ لە سەرەتاوە دەستپێکردنی لە شتێک بێت کە بەرەو هەنگاوە گەورەکی بنێ باسی ئەکەین کە چۆنیش بزنس لە ئەمەێنێ و پارە پێیاکات. باشە مامۆستا ئێمە ئەڵێین کاتێکە من گەنجێکم خاوەنی تەنها بیرۆکەکەم پرۆژەم هەیە بەڵام هیچ ژەرخانێکی مادیم نییە کاتێککە هەلێکی کار دێت بە بڕێک ئەڵێ من نایکە من خاوەنی پرۆژەی خۆمم تۆ تا چەند لەگەڵ ئەمەی کە سەرەتا بۆی هەنگاوەکان دەست پێ بکەیت دەخیلێکی مادی بچووکی شتە بێ هەری کار کە هاتە پێشت ئەنجامی بێ ئەگەر بە بڕێکی پارەی دیاریکراویش بێت. بەڵێ ئێستا شتی دروست بووە من نایەنە وەهمی بزنس گەنجێکەیە پرۆژێ لە مێشکێتی وازانێ ئەم پرۆژەیە ئیتر نییە ئەگەر ئەم پرۆژەیە ئەم نەبێ دنیا ناڕۆتە ڕێوە ئەم بیرۆکەی کە ئەو هەیەی شتێکی زۆر زۆر گەورەیە من چەندەها گەنج تەلەفۆنم بۆ ئەەکەن یان پەیوەندی پێوەکەن مامۆستا فکرێکی زۆر زۆر مهمەیە ئەگەر بتوانین دەعەممان بکەیت بیتە مستەسمر لەگەڵمان باشە پرسیاری لێکەم تۆ لەم بوارە ئیشت کردووە هەنگاوت ناوە لەم بوارە ئیشکی ناوەڵە مامۆستا من بیرۆکەکەم هەیە بەڕاستی گەنجانە بێ ئەو بکەنە بیریان بیرۆکە زۆر زۆر مهم نییە بەڵام تەنفیزکردنی ئەو بیرۆکەیە مهمە. تۆ ئەگەر بتوێ بزنسێ دابنی بتوێ مەطعمێ دابنی بتوێ براندێکی بۆن دابنی هەر شتێک بێ لە مێشکرد باشە تۆ خبرت هەیە لەو بوارە بیبیتە ڕێوە ناوەڵە مامۆستا من مهم فکرەکەم هەیە فکرە زۆر زۆرە حەزەکە ئێستا دانیشین بەیەکەوە لە ناوم بەرنامەیە دە فکرە دارین بەڵام تو چی هەنگاوێکت ناوە ئەو مستەسمەریان ئەو کەسەی کە ئەوێ دامی تۆ بکات سقت پێیا کرد بێت بۆیە گەنج ئەبێ لە خەتۆی یەکەمەوە دەست پێکا خەتۆی یەکەمەوەیە کە تۆ ئەگەر بتوێ بزنسێ دابنیت ئەبێ خبرەت هەبێ لەو بزنسە زۆر زۆر احتیاجیە تۆ بڕۆی لەگەڵ یەکێکا ئیشکێک مانگێ دوان سیان چوار پێنج شەش هەتا فێرە بیت یعنی ئەگەر تۆ فێر نەبیت چۆن ئەزانیت ئەم کارە لە خەتۆی یەکەوە تا خەتۆی دووەم خەتۆی ئەخیر چۆن ئەیبیتە ڕێوە باشە ناتەوێت ئەتەوێ هەنگاوەکان بەرەو پێشەوە بنی باشە خوێندوتە لەو بوارە چوویتە پرسیارت کردووە لە کەسانێک کە شارەزا بن لەو بوارە نەیکردووە
تەنها بیرۆکەمانی ئەوێ ببینە زمان و پارێکی زۆرمان دەست بکەوێ بەبێ ئەوەی هیچ هەنگاوێکمان نەنابێت. گەنجان ئەبێ ئەوە لە مێشکیان بێ هەر کەسێک گەشتوتە ئامانجی ئەکید لە سفرەوە دەستی پێ کردووە بەرەبەرە فێر بووە خەتووە فێر بووە غەڵەتی کردووە بەرەبەرە سەرکەوتنەکانی سەرکەوتووە ئەجا گەشتوتە ئاستێک. گەنجی ئیستا کێشەی ئەوەی هەیە سێر کەسێکەکە سەرکەوتووە ئەوێ بە هەنگاوی زۆر بچووک وەکو ئەو کەسە سەرکەوتووی لێ بێت. یعنی ئەگەر تەنها ئەو کەسەی کە حەزەکە بگاتە ئاسی ئەو کەسە تەنها ژیانی ئەو کەسە بخێنێتەوە سێر بکە چۆن فێر بووە چۆن بەرەبەرە شتەکانی هەنگاوەکانی ناوە ڕەن بێ زۆر نەجاحەت بێن لە ژیانی. بەڵام ئێمە گەنجانمان شتێ زۆر لە بن دەستیانە یوتیوب ئەتوانین لە یوتیوب فێر بێ ئەتوانین لە خەڵکانی شارەزا فێر بێ ناڕۆ ئەو هەنگاوانە بنێ یەکسەر ئەوێ بگاتە ئاستێکی زۆر بەرز بەبێ ئەوەی بۆیە گەنجێکی زۆر هەیە پێش 3-4 ساڵ بیرۆکەی هەبووە تا ئیستا لە ماڵەوە دانیشتو هەر لێ من بیرۆکەم هەیە ئەگەر یەک خەتۆیەکی دەست پێ بکردا ئیستا لەو کاتەوە تا ئێستا ڕەن بێ زۆر پێشکەوتووە. زۆر باشە باسی ئەو یەک خەتۆیەت کرد ئەو یەک هەنگاوە من چۆن یاخۆت ئەو گەنجە چۆن ئەو یەک هەنگاوە دەست پێ بکە بە مادیەکی کەم یاخود بێتە لای بەڕێستان بۆ ڕاهێنانانی کە خۆتان لە بواری TTO بێ لە هەچ ئەو بوارانەی کە ڕاهێنانێکە کارکە پێویستە گەنجان هەم بابەتە مادێکە و هەم بابەتە معنەویەکەش من چی بکەم کە معنەویشم لەگەڵ مادێکەیە بەرز بکەمەوە. باشە بۆ ئەمەنین شتێکی عملی بۆ گەنجان پێشکەشکەین نەتوانم ویستە قسەی زۆریان بۆ بکەم باشە جۆشیان لەو قسانە بووە حەزەکەم ئێستا ئێوە بوارە لە بوارەکان هەڵبژێرن بڵێ من ئیستا گەنجێکم هیچم نییە لە ماڵەوە حەزەکەم لەم بوارە دەست پێ بکەم بەشکم خەتوەکان یەک بە یەک پێیان بلێم کە چۆن شتەکانەکەن من جار وایە قسەیان زۆر بۆ ئەەکەیت هەمسان دێت و ئەخر لە بیرۆکەکەی من ئەم قسانە تەطبیق نابێت لەسەری بۆیە بەشکم بیکەینە عملی ئیستا من نازانم چ بیرۆکەیەکێ لە مێشکتان بیکەینە عملی هەر بیرۆکەیەک بێنن بلێ مامۆستا من ئەمەوێ ببمە بزنسمان لەم بوارە چۆن دەست پێ بکەم حەزەکەم بیرۆکەیەک ئێویستە بیهێنن. زۆر باشە بیرۆکەیەکی بۆ نمونە ئەتەوێ دوکانێکی بچووکی شیرەمەنی دابنی یا خۆت خواردنی بەیانیان دابنی لەگەڵەوەشە لە پاڵەوە هەم خواردنی بەیانیانیشی کەسەکان پێم سەردانی بکەن و خواردنی بەیانیانیش بخۆن. باش ئێمە ئەمانوێ ئەگەر بمانەوێت لە بواری خواردنا ئیشکین طموحەکەمان ئەوەیە گەورەترین مەطعم لە کەرکووک دابنی دوای ببێتە براندێک لە هەموو عێراقێ بە بڵاوی بکەینەوە. یەکەم شت ئەوەیە ئەگەر ئەم گەنجە هیچ خبرەیەکی نەبێت لەم بوارە یەکەم شتەوەیە بڕا ئیش بکات یەکی لەو مەطعمە سەرکەوتوانی کە لە شاری کەرکووکەیە سێر بکات ئەگەر بە بەلاشی ئیش بکە ئەگەر بە بڕەپارەیەکی زۆر کەم ئیشکا بەشکم بزانێ خواردن چییە خواردن چۆن ئامادە ئەکرێ شیف چۆنە دۆزیتەوە ئیدارەی عەمەلە چۆنەکەیت بتوانیت بزانی ئەو مەساریفانەی کێ هەیە لە بواری مەطعمە ئەو مەساریفانە چین چ خواردنێک خێری زۆرە چ خواردنێک زەرەری هەیە لە خلال مانگێک 2 مانگ 3 مانگ 4 مانگ 5 مانگ 6 مانگ ئەمە چی کرد خبری پێیا کرد. دووەم شت هەر لە ئەتوانێت لەگەڵ ئەو شتە لەگەڵ ئەوەی کە لەو بوارە ئیشەکە ئەتوانێت پیجێک دابنە لەو پیجەوە باسی خواردن بکە بەرەبەرە بە شیف بناسرێ یان بە کەسێکی شارەزا بناسرێ لە بواری خواردنە هەم خۆی تەکوین کرد هەم بڕاندێکی بۆ خۆی دروست کردووە. ئەم گەنجە دوای 6 مانگ ئەگەر لەو مەطعمە ئەگەر دەرچوو ناوبانگێکی باشی پیا کردووە ئەگەر ئێمە بێ هەر کەسێک و لە پیجەکان خۆمان ڕکلاین بۆ بکەین بزانین ئەو گەنجە مستحقا جمهورێکی باشی پیا کردووە ئەتوانێت یەکەم شت کە دەست پێ بکە هەنگاو کە دەست پێکە شتێکی بچووک دابنات ئەتوانێت بە دیلیڤەری ئیشکات ئەتوانێت هەر بیرۆکێ لەو بیرۆکانی کە هەیەی بە ئاسانی دایبنە. باشە ئێمە من و تۆ ئەگەر گەنجەکە بێ زۆر لە سوۆسیال میدیا خلال ئەو 6 مانگە زۆر لە سوۆسیال میدیا ئەکتیڤە ئەگەر من تۆ مستەسمر بین ئەو گەنجە بدینین خەڵک ئەیناسێ مەطعمەکە دابنات پارەی نادینێ ئەگەر باوکی بدینێ ئەم گەنجە بەرەو پێش چووە یارمەتی نادات خەڵکێکی زۆر هەیە پارە چاوەڕێیەتی یەکێکی ئەکتیڤ بدینێ و پارەی بداتێ بۆ یەکەم هەنگاوەیە کە فێر بێت بڕاندێک بە خۆی دروستکە نایە بە خۆی دروستکە اینجا خوای گەورەش بۆی ئاسانەکات خەڵکێک هەیە دامی ئەکات بەس بەڵام تو لە ئیستاوە بیت کەس نادناسێ خبرت نییە بلێ من یارمەتیم بدە مەطعمێک دابنم شتێک دابنم ئەکید کەس یارمەتی نادا یارمەتیە بچووکی وەرگرت توانی مەطعمێکی بچووک دابنا اینجا چی ئەکات زۆر گرینگە
احتیمان بدا بە بواری بازارسازی بە تەسویق. من گەنجە لێم کە ئیشت دامەزران 120 احتیمان بدە بە مۆزوعی ئیدارەدان ئەو شتانە و بیدە عەمەلە 180 خەریک تەسویق بە. ئەم مەطعەم بچووکەی کە دایناوە ڕۆژانە ستۆریدا ئەگرێ، ڕۆژانە بانگی ئەو کەسانە ئەکا کە لەناو سۆشیال میدیایە لەو بوارەیە شارەزان ڕۆژانە لە پێش چاو خەڵکیە شتی جوان پێشکەشی خەڵکی ئەکا. من و تۆ حەز ناکەین بانی بڕێندان بخوین لە لای ئەگەر نانی بەیانیان بێت بەرەبەرە ئەتوانێت ئەم بزنسە گەورەوەکات. ئەمە نموزەجێکی بچووکە بۆ ئیشکردن. بەڵام ئەگەر لە جێ خۆی دانیشێ و تەلەفۆن بۆ من و تۆ بکە بڵێ وەڵا بیرۆکەیەکم هەیە ئەکید ئێمە دامی ناکەین. دوای ساڵێک ئەتوانێت ئەم مەطعەمە یان گەورەوەکە یان لقێتری لێ دروست بکە. بۆیە ئیش دانان و ئیش گەورەکردن زۆر زۆر ئاسانە، بەڵام بێ هەنگاوەکانی بزانیت. کاتە ئەبێ پلانت چونە ناو وابزانام چون ناو جەوی مەطعەمەکە شیوامان بۆ دێت. کاتە بێ مامۆستا ئەبێ خۆی پێکیان دەبێ و پلانیشی بۆ هەنگاوەکانی هەبێت. باشە مامۆستا لێرە ئەو گەنجە سەبارەت بە دیراسا وەکو مەڕی کاوێشکەر فکراوە لەبەرکا بیڵێتەوە وامان لێ کراوە ئەم مێشکە ئەم بیرۆکەیە کە بکرێت. ئێمە بۆمان نییە بیرۆکەیەکمان هەبێت لە ترسی پێشکەوتن یان ئەگەر هەرشیشمان بێت ڕۆژ بوێری ئەومان نییە کەشفیکەین. سەرەتا ئەبێ چی بکەین بۆی ئەم بیرۆکەیە بوروژەت یان گەنجێک بوێری ئەوەیە بێ پرۆژێکی تایبەت بە خۆی دانا بەدزی ماڵۆنەیە لەسەر وەرەقەیەکی سپی بینووسێ بگرە توانای وەرگرتنی کۆرسی هەبێت لە یوتیوب متابعە بکات بۆی بتوانێت خۆی پەرە پێ بدە. جارێ خاڵەگرنکەوەیە چۆن ئەم گەنجە بجوڵێنی سەبارەت بەو بابەتە. زۆر پرسیارێکی گرنگە. ئێمە لە بواری ڕاهێنان لە بزنسە خاستە ئەگەر لەگەڵ گەنجان بین یەکێک بێ بزنسی نەبێ هەتا بزنسیشی هەبێ بابەتی سەرەکیمان و یە بابەتی یەکەممان ئەوەیە کە ئێمە زۆر شت هەیە لە مێشکی ئەو گەنجە دەربارەی بزنس و پارەپەیاکردن و خەڵکی دەوڵەمەند بوو ئیشکردن لە مێشکی نەمێنێت بیکەینە. چونکی ئێمە خۆتە زانیوەکو جەنابەت باست کرد لە بیدایەتەوە کە پەروەردە ئەکرین زۆر دایک و باوکمان خەڵکی دەور پشتمان لە بواری بزنە زۆر زیرەک نین. زیاتر باسی ئەوە کرێ بخوێنە بەشکل تەعیینبی شەهادەت هەبێ. شەهادەت شتێک خراپ نییە، تەعیینبوونی شتێک خراپ نییە ئەگەر دەرفەت هەبوو باسی بکەین لەگەڵ ئەوەیە بزنسێکدا بنیت. بەڵام سەقافەی بزنس لە ناومان زۆر بڵاو نەبووتەوە. زۆر گرینگە ئێمە گەنج تێبگەێنین کە بزنس شتێکی ئاسانە. زۆر پێویست ناکە زۆر بە قورسی بڕۆیتە هەنگاوەکان بنیتە سەر تا بتوانانی ئیشێکی زۆر باشدا بمەزرێنیت. ئێمە لە گەڵ مێشکیا ئیشەکەین ئەچینە ناو ناخێەوە تا ئەو معتەقەداتانە ئەو شتانی کە هەیەی دەربارەی ئیش و بزنس ئەو شتان نەمێنێ. چونکی جاروا هەیە ئێمە لە مناڵی پێمان وتراوە ژیان قورسە، پارەپەیاکردن زۆر قورسە، تۆ ناتوانین بیتە خاوەن بزنسی خۆت، ئێمە ناتوانین، ئێمە لە عایلەمانە خەڵکی بزنسمانی لێ دەرنەچوو. ئەم شتانە زۆر تەسیرەکە لە مێشکی گەنج. بۆیە زۆر گرنگە ئێمە لەسەر لەو بابەتە ئیشکین. گەنج چۆن دەست پێ بکا کە ئەم بابەتە لە مێشکی نەمێنێ. ئێمە تەسەوڕکەین خوارزمیاتی فەیسبوک و ئەنستاگرام شتانەتان بیستووە چۆن ئیشەکە لەگەڵت. تۆ مەسەرەن کە ڤیدیۆیە دێتە پێشت لە دەربارەی بوارێ لە بوارەکان متابعەیەکی تەنها خوارزمیات تەنها فەیسبوک یان ئینستاگرام بینی تو ئەحتیمامت بۆ شتەداوە ڤیدیۆی ترت بۆ دێنێت، ڤیدیۆی سێمت بۆ دێنە، چوارم بۆ دێنە، هەتا بزانێت تۆ چیتەوێت لە دنیاە. دنیا ژوا ئیشەکە لەسەرت. تۆ لە ئیستاوە هەنگاوی یەکەم دەست پێ بکە جۆ لەو کەسانە ڕاگرە لە بواری بزنس ئیشەکەن کە نەسائح بڵاوەکەن لە بواری بزنس. خۆی بەرەبەرە قانونێکمانەیە پێوترێ قانونی جەزب، قانونی ئەوەی کە شت ڕاتەکێشێت، دنیا بەرەو ئەو شتە ڕاتەکێشێت. دەست پێ بکە جۆ لەم بەرنامەیە ڕاگرێت بچووە. خەڵکانی زۆرمان هەیە لە کوردستان دەستیان پێ کردووە باسی بزنسەکەن، باسی دامەزراندنی بزنسەکەن. لە یوتیوب بەس بگەڕێ بە هەزارەها مەقاتعت بۆ دێ، ئەگەر بە ئینگلیزی بە کوردی بێ بە عەربی بێ باسی ئەو شتانە ئەکات. بەرەبەرە ئەچیتە ناو ئەو عالەمەوە ئەو شتانە لە مێشکت ئەسڕ درێتەوە، شتی باش دێتە ناو مێشکت. کتابی زۆرمان هەیە، کتێبی زۆرمان هەیە، شتی زۆرمان هەیە. هەر لە ناو ئینستاگرام و فەیسبوک و ئەو شتانە مەقاتعی زۆر هەیە. تەنها تۆ ئەوەیە بچیتە ئەو بوارەوە، تۆ ئەم ڕێگەیە هەڵبژێرە، خۆی شتەکان دێتە پێشت، خۆی خوای گەورە خەڵک ئەنێرێتە پێشت. یعنی ئێمە هەر باسی ئەوواکەین کە قانونی جەزب بە شتەکان دێتە پێشت. بەرەبەرە سێرێکی چوویتە بەرەو ئاراستەیەکی زۆر باش لەگەڵ ئەو کەسانە دانیشە کە لە بزنسدا سەرکەوتون، ئەو برادەرانی کە نرێنین و یعنی بەرەوشێنی لاواز ڕاتەکێشن دوورکەوە لەو کەسانە. ئەکی تۆ بیئەیەکی باش بۆ خۆ دروستەکەیت، بەرەبەرە سێرەکەی
تۆ لە ناکایەکە و گۆڕاوی بەس تۆ یەکەم خەتوو ئەوەیە کە بتەوێت مێشکی خۆت بگۆڕی بەرە ئەم بوارە بڕۆی. زۆر باشە. کوردەواری وشەیەکی هەیە یاخۆت قسەیەکی هەیە زۆر کات دەڵێ ئەم قسانە لە تێریەوە دێ یان ئێمە هەستی پێ ناکەین بۆ لەبەرەوەی هەنێک کات بەو هیلاکیە تێ نەپەڕیوین ئێمە ئەگەر بگەین بە ئەنجامێک دەبێ هیلاک بین. ئەو هیلاک بوونە چی لێ بکەین بیکەینە ئەزمونیش باسی ئەوەت کرد کە منە بێ خواردنگەیەک مدانە دەبێت چەند مانگێ لەژێر چاودێری خۆما بم نەک چاودێری بۆ نمونە چاودێری خۆشت چی ئەوەی کە پێداویستەکان چییە داهاتەکە چییە چۆن ئەو بابەتە بکڕم لە چۆ بیکڕم باشترە ئەو خواردنگەیەمان دانا بە شێوەیەکی باش چۆن گەورەی بکەمەوە. پرسیارەکە لێرەیە گەنجان بێئومێد بوونە بۆ لەبەرەوەی ئەزانن بابەتە بڕوانامەکەش من 18 ساڵ 20 ساڵە خێنم بڕوانامەکەمان نەکرۆتە پیشەی چی بکەین گەنجان ئەو بێئومێدیان لابین بڕوانامەکەیان بکەینە پیشەی وابێ ئەگەر پیشەی نەبێ من فیزیام خوێندووە تۆ بیرکاریت خوێندووە شیرنخان زانستی خوێندووە لەگەڵەوەی ئەی من ئەم 20 ساڵە بۆ ئەخوێنم ئەگەر من بڕوانامەکەم پیشەی نەبێ وابێ واز لە بڕوانامەکەم بێنم ڕۆمە بابەتە بزنسەکەەوە دێمە بازاڕەوە 20 ساڵ هەمومانەگە 20 ساڵ لە هەر شوێنە کار بکەین شتێکی ترە بین. کاک ئاوارە ئەم مۆزوعێکی زۆر گەورەیە بڕۆینە بابەتی مۆزوعی خوێندن و شەهادە و علاقی بە بزنسەوە بەس من مختصرێکم باش ئێمە مۆزوعی شەهادە و خوێندن زۆر زۆر گرنگە تەنها ئەوە نییە ئێمە ئەو بواری کە لێ خێنین ڕەنگ بە ئەسپادی لێ بکەین شەهادە و عەفوەن شەهادە و خوێندن یەکێکە لەو هەنگاوانەی کە دروستەکە باسەواکەن ئەلێتۆ کە ئەخوێنیت لە سەرەتاییان لە ناوەندی دوایەچیتە کۆلێژ فێری ئەنزیباتە بی فێرەوابی کە تۆ بەیانیان زوو هەستیت لە کۆلێژ برادری باش پێیاکەی من و تۆ هەردووکمان خوێندکار بووین لە زانکۆ و ئیشمانە کرد بەیەکەوە لە یەکێ لە جا من بۆیە دایمەن پێشکەشکار و ئەلام و ڕاگەاندن خۆشەوێت چونکی یەکەم ئیشکە کارمان کردووە کاگاوەڕەش لەگەڵمان بووە لە بواری ڕاگەاندن بووە کە ئیشمان کردووە خوێندکار بوونی ئیشیشمانە کرد لەم لاوە عیلاقاتمان پێیا کرد لەم لاوە شەبەکەی پەیوەندیەکانمان گەورە ئەکردەوە لەم لاشەوە ئیشمانە کرد لەگەڵ خۆمان تۆ باسی شەهادە بکەین شەهادە گرینگە بۆ ئەوەی کە تۆ شتێک لە بن دەستە بتوانین لە ڕێی ئەو شەهادەیە و ئیش بکەین ئەگەر لە ڕێی ئەو شەهادەوە لە ڕێی ئەو بوارەشەوە ئیش نەکرد تۆ خبرێکی زۆر زۆرت پێیا کردووە لەگەڵ خوێندکارێکی زۆر تەعاملت کردووە فێری ئینزیبات بوویتە هەر ئەحساسێکی خۆشە کە تۆ شەهادەت پێیا کردووە و تۆ بوویتە خاوەن بڕوانامەیەکی خۆت بۆیە ئەگەر بتوانانی ئەم دووشتە بەیەکەوە هەم ئیش و کار بکەیت و بزنس بکەیت خاستن لە مەرحەلەی کۆلێژ و شەهادەکەشت بەدەست بێنیت تۆ ئیشێکی زۆر گەورەت کردووە هەر خۆت دوای ئەوەی کە تەخەڕوجەکەیت دوای ئەوەی کە کۆلێژ تەواوەکەیت خۆت بۆ خۆت ئینسانێکی سەرکەوتویت هەم ئیشت کردووە هەم شەهادەشت پێیا کردووە دووەم شت دێنە سەر مۆزوعی شەهادە هەموو بوارێک لە بوارەکان کە ئێمە ئەخوێنین لە خوێندنە ئەتوانین زۆر زۆر گەورەوە بین لی هەر بوارێکم بۆ باسکی و چۆن ئیستا میسالی مەطعەمەکەمان هاورد من ئەتوانم پێت بڵێم ئەتوانی لەو بوارەوە زۆر گەورە بیت ئەگەر بواری ببیتە محامی ببیتە مامۆستا ببیتە لە ئیدارە اقتصادت تەواو کرد بێ هەر بوارێکت تەواو کرد باسی کۆلێژە طبیەکان ناکەین باسی شتان ناکەین کە بە ئاسانی گەورە ئەبیت تۆ ئەگەر بتوانین لەو بواری خۆت ئیشکیت و گەورەوەبی زۆر زۆر ئاسانە یعنی چی کۆلێژێک من جاروای لە گەنجاندا ئەنیشم ئەلێ کۆلێژەکەی منیان پەیمانگاکی من باش نییە دانیشم لەگەڵی قەناعەتی پێکەم کە ئەتوانێت لە ڕێی ئەم شەهادەی خۆی بێتە بزنسمان هەر شتێک ئەگەر تۆ مامۆستایت مامۆستا ئەگەر مامۆستایەکی سەرکەوتوو بیت ئەتوانی بێ لە پەیمانگاکی ئێمە دەرس دیتەوە ئەتوانیت دەرسی خصوصی بدەیتەوە من مامۆستا ئەناسم بەقەت بزنسمانێ پارەی دەستکرد دەستی خۆش بێ ئیشێکی باشەکە چونکی ئەو بەهایەکە داتە خەڵکی لێوی فێرە بن خەڵکانە ناسم معهد طبی ئێمە پێێلین معهد طبی تەواو کردووە بەقەت سێ دکتۆر ئیشەکە خەڵکانێک کە ناسم ئیدارە اقتصادی تەواو کردووە ئیستا بەڕێوەبەری کۆمپانیایەکی زۆر زۆر گەورەیە و هەر لەم بوارانەی کە باسی ئەکەین خەڵکانێکی تەواوی کردووە چاوەڕێیەتی 10 ساڵە چاوەڕێیەتی کە تەعین بێت و هیچی بە هیچ نەکردووە هەر بوارە لە بوارەکانی گری مەجای هەیە زۆر زۆر گەورەوە بیت لە بزنسەکەتە ئەگەر حەز لەو بوارەش نییە تۆ شەهادەیەکە لە گرفانتە هەر هەستەکەی کە تۆ ئەنجازێکت هەبوو لە ژیان یعنی مۆزوعی شەهادە زۆر زۆر گرنگە کە گەنج ئیحتیمامی پێ بدا و لە بواری تری ئیشەکەی ئێستا جەناب یاسا تەواو کردووە لە بواری ڕاگەیاندن ئیشەکەی ئەتوانین لە هەردوو بوارەکە سەرکەوتوو بیت
بۆیە شەهادە و خوێندن زۆر گرینگە ئەتوانی لەو بوارە ئیشکی و ئەتوانی لەگەڵ ئەو بوارێ و بواری ئیشکی سێمە لە ئیشەکانمان لە بواری عقارات ئیشەکەین و لە پەیمانگاش ئیشەکەین هیچ علاقیان بەیەکەوە نییە بەس ئەتوانی هەردووکی بەڕێوە بەرین بۆیە گەنج ئەتوانێت سوود لەو توانایانە وەرگریە کە لە کۆلێژ و لە خوێندن و لە عێلاقاتەکانی دروستی ئەکات بۆ ئەوەی بزنسەکەی گەورەوەکات دەستخۆش مامۆسا لێرە شتێکی کەشێتانم بڵم کێشەیەکەیە گەنجێکی باشە زمان ئەزانێ خاوەنی پرۆژە و بیرۆکەیە بەڵام لاکن پاڵپشتی نییە یاخود چاوەڕی پاڵپشتێکی مادیە یان یەکی تریش کە دیسان کێشەیە هەموو ئەم تایبەتمەندیانی هەیە خەونی زۆر گەورەی هەیە ئێوێ بە 6 مانگ یەکسەر بگا بە چێشتخانە من ئەڵێم ئێمە ئەتوانین ئەو چێشتخانەی کە باسمان کردتر لە کۆشکێکی بچووکەوە دەست پێ بکەین مێز و کورسەیەکی بچووک دانین با بۆ ماوەی ساڵێک من و کۆشکە بچووکەم هەبێت بەس گەنجی ئێرە یان خەون نابینیان کە خەونی بینی زۆر بە گەورەی ئەیبینێ با لە چێشخانەکە دەست پێ بکەین فکرێتر هەیە شەردیە یەکسەر دوای 6 مانگ چێشخانەکە دانی ئەگەر تۆ کارمەندێکی زۆر باش بیت ئەو چێشخانەی بردبێتە ڕێ بڕوا بکە خاوەن چێشخانەکە ئەگەر پێی بلی من ئەچم بزنسی خۆمدانم مەجبور ئەتکاتە شەریک لەو چێشخانەیە یان ئەو ڕەن بێ فەرعێکت بۆ بکاتەوە بە شێوەیەوە ئیشت کردی بێ یعنی ئیشەکە ئەتیمادی کرد بۆ سەری بەس تۆ ئەگەر عملیەکی زۆر ئەتیادی بیت ئەکید خاوەن کارەکە خواخوایەتی واز لە ئیشەکەشت بێنی باسی مۆزوعی پاڵپشتیت کرد من تەمە ناکەم هیچ گەنجە پاڵپشتی نەبێ چونکی پاڵپشتی دروستت ناکات ئەگەر پاڵپشتیت هەبوو احتیما دەکەیتە سەر ئەو پاڵپشتی کە هەتە ڕەن بێ لە ناکایەکەوە ئەو پاڵپشتێت نەمێنە ئیتر پاڵپشتی مادی بیان پاڵپشتی معنەوی بێ تو یەکسەر ئەنهیارکەیت بەس ئەگەر گەنجێک لە سەفرەوە دەست پێ بکات و پاڵپشتی نەبێ بەرەبەرە خۆی دروست دەکات سێرەکانە قسەی لە چی بوارێک هەیە مەجبورە ئەڕوا ئەخێنێ ئەڕوا پرسیارەکە تا خۆی دروستکات بۆیە من تەمەنا ئەەکەم هیچ گەنجە پاڵپشتی نەیە بشکم بتوانێت خۆی دروستکات مۆزوعی بزنس و کار خۆشیەکەی ئەوەیە کە تۆ خۆت دروستەکەی هەست بە ئەنجازەکەیت ئێستا من گەنجێک هەر خوێنی تاو کرد مەبلەغی پارەی زۆر بدەیتێ لێ بڕۆ ئیشکە ڕۆ بکە تام لەو بزنسە نابینێت تام لەو ئیش و کار نادینێ بەس تۆ تەنها خۆت دروستەکەیت قانجازەکەی زەرەرەکەی سێرەکی معاناتە بینیت اینجا لەگەڵ مۆزوعی هیلاکەی ئەگەر مەجال هەبوو شەرنی ئێمە لە ئیش و کارە هیلاک بین باشە ئێستا ئێوە پێشکەشکارن بانی زوو هەستاون بێن بۆ دەوام ئەو پێ ناوتر هیلاکی ئەو پێوترێ متعی ئیشکردن تۆ ئەگەر هەر ئیشێک بیکەیت متعی لێ بدینیت هەست بکەی بەرەو پێشتە بە هەست دەکەیت قیمەیەک بەهایەکە گەێنی بە کۆمەڵگا بڕوا بکە ئەو کاتی کە لە ئیشوکاری هیلاک نابیت متعی لێ بینیت پێ لێ سعی پێ لێ ئەنجاز بۆیە ئێمە زۆر باس ئەوە نەکەین کە گەنج ئەبێ زۆر هیلاک بێت تا بگاتە ئامانجەکانی خۆی من ئەگەر ئەو بواری خۆم خۆش بێ یان خۆشم نەوێت لە بوارەکە من عملیەکەم لە مەطعمێک ئیشەکەم مۆزەفێکی بەسیتم لە شوێنێک ئیشەکەم من ئەگەر سێر بکەم ئەم شوێنە خەتوەیەکە بۆ دروستم بکات فێری شتە بملی من علاقات دروست دەکەم خەڵک دێ علاقاتم لەگەڵ دروستەکە ڕەن بێ لە ڕێی ئەم ئیشەوە کارێکی گەورە بکەم هەنگاوەکانت ئیش و کارەکان چەندێ سەعات زۆرتر ئیش بکەیت تو هەست بە متعەو بە خۆشیەکەی لە دڵتا تەنها شتەکە لە ژوورەوەی تەنها لە ژوورەوە ئەم دافعەت هەبێ ئەو زەوتوانایەت هەبێ بۆیە باسی وزە ئەەکەم دائیمەن ئەو زەوتوانایەت هەبێ هەموو شتێکە بێتە خۆش لەلات ئەگەر تەنها کرێکارێک بێت بلۆک هەڵگرێ گەر طموحی هەبێ من ئەبمە وەستا لەم بوارە دوای بمە مقاولێکی باش و دوای بەرەبەرە گەورەوە ئەبم بڕوا بکە کە بلۆک شەڵەگرێ هەست بە هیلاکی ناکە چونکی ئەم ئەزانێ ئەمە هەنگاوێکە کە بەرەبەرە خوای گەورە مۆفەقی بکە و شتی تری لێ دروست بێ یعنی ئێمە دائیمەن باسی لەگەڵ گەنجان باسی ئەوە ئەەکەم تۆ کە ئەچیتە قاعەیەکی جیم بەیانیانە چی ڕێاضە ئەەکەیت تۆ کە وەزنێکی قورس هەڵەگریت ئەکیت قورسایی دێتە سەر ماسوولکەکانت بەڵام تو چێژ لەو قورسایی ئەبینیت بۆ ئەزانی دروست دەکات تەنها بەم شێوەیە سێر ئیش و کارکەین سێر هەر شتێ بکەین لە ژیان ئێمە متعە و چێژی لێ ئەبینین بۆیە سێرەکەی مۆزوعت لەبیر چوە تۆ هاتوویتە بۆم ئیشە ئەتەوێت پارە پێیا بکەیت شتەکە ئەبێتە چێش بۆیە ئەگەر گەنج بەم شێوەیە ئیش بکات تەسەوڕ بکە بە ماوەیەکی کەم ئەتوانێت خۆی دروستکات زۆر باشە بابینە سەر خواردنگەکە وا خەریکەن سبووکەکەین و کورسیەکان دەرەکەینە دەرەوە تر چای و قاو شتەکانمان حاضر کردووە و لەو لاشەوە
شۆفڵێکی شارەوانی هات تێ هەمووی تێکدا و هەمووی شکان بەسەرەکە ئێمە چی بکەین لە دیوە ئیدارەکەش سەرکەوتوو بین بابەتە ڕسمیاتی مۆڵەت پێدانە ئەم بابەتەش ئێمە زۆر کادڵین کۆشکێکدانین بەڵام کۆشکدانان پێویستی بە بابەتە ئیدارەکە هەیە کە من بچمە شارەوانی سەردانی بکەم و یاخود هەڵبژاردننی چۆن ئەو گەنجەوە لێ بکەین کە یەکەم جار بۆ نمونە بابەتی چێشخانوشتیوە پێم وابێ پێویستی بە لایەنە تەندروستیەکەیە منە بێ بڕۆمە تەندروستی مۆڵەتێکی باکو خاوینی ئەو شوێنە یاخود تەندروستی کەسەکە چی بکەم کە لایەنە ئیدارەکەش ڕێک بخەم ئەنجا بچمە سەر بزنسەکە ئەسڵ ئێمە لەسەر ئەو بابەتی جەنابێتمان بڕا 6 مانگ لە لای وەستایەکی ئیش بکات لە خلال ئەو 6 مانگە بووی دەرەکەوێ کە من کە مەطعمێدانم شوێنەکەی یەکەم شوێنەکەی چۆن بێت ئەنجابێ لە شوێنێکی سەرکەوتو کار بکەی بەشکم بتوانانی شتی لێ وەرگریت ئەم وەستایی من چەند ئیجازەی دەرکردووە ئەم وەستایی من چۆن توانیوێتی شوێنەکە هەڵبژێرێت ئەبێ ئەم شتانە فێر بیت خلال ئەو 6 مانگە تو نەچویتە لەو 6 مانگە تەنها فێری خواردن بیت فێر لە ئیدارەکانی هەمووی ئەبیت ئەمە یەکەم شت دووەم شت هەر بابەتێک کە ئەتەوێ دای بنیت شتێکمانەی پێوترێ بزنس مۆدل لە ئەنترنێت هەیە لە یوتیوب هەیە لە خەڵکانی سەرکەوتوو هەیە کە شتێک دانیت بزنس مۆدل ئەوەیە ئەو بواری کە هەڵت بژاردووە چەندەها خەڵکێ سەرکەوتوو بووە لەو بوار ئەوان چۆن دەستیان پێ کردووە گەشتنێتە چوو ئەبیامی بخێنیتەوە مۆزوعی شارەوانی و ئەم شتانە ئەبێ ئەکید تۆ کە شتێکدانی شتەکەت زۆر قانونی بێ مەشاکلی قانونی نەبێت ئەبێ جوان خوێندی بێتەوە دەربارەی ئەو شتە بزانیت بۆیە ئەبێ هەموو شتێک بزانیت لە دەربارەی ئەو شتە کە ئیشێک دانیت زۆر گرینگە هیچ نەبێت لەگەڵ سێ کەسی سەرکەوتووە لەو بوارە دانیشت بێتی پرسیار لیان کرد بێ و پرسیاری گرنگت لیان کرد بێت لەگەڵ سێ کەسیشدا بنیشیت لەو بوارە فەشەلیان هاورد بێت بڕام کە معلوماتێکی زۆرت دەسەکەوێت لە ڕێی ئەنتەرنێت شەو معلوماتێکی زۆرت دەسەکەوێت بڕام کە سەتەها مەقطع هەیە فێرتەکە کە تۆ مەطعم لە سفرەوە چۆن دەست پێ ئەەکەی تا ئەخیر زۆر گەنج هەیە لەم شارە مەطعمی داناوە یەک دانە لەو یوتیوبانی نەبینیوە لەو ڤیدیوانی نەبینیوە بڕواناگەم لەگەڵ کەسێک دانیشت بێت تەنها دانیشتونە بیرۆکەیەکیان هەیە ئێمە چی داوین با بچین کۆشکێدابنی ئەنج ئەوتە نازانێ مۆزوعی شارەوانی هەیە نازانێ مۆزوعی تەندروستی هەیە نازانێ مۆزوعی نەقابی عمال هەیە نازانێ مۆزوعی زەمان اجتماعی هەیە ئەگەر تو خوێند بێتەوە لەسەری ئەکید ئەو هەڵانە ناکی ئەکید ئەو غەڵەتان ناکی لەگەڵ محامێکی برادرت دانیشیت ئەکید تۆ ئەگەر بۆ هەنگاوانە چوبێتی لە کۆلێژ تەواوکردیان پەیمانگا تەواوکردیان هاوتمان عیلاقات دروستەکەیت خەڵکانێکی ئەگەڕێیتەوە بۆیان ئستفادیان لێ ئەکی کە بزنسەکە دانیت ئەو شتانابێ هەمووی بزانیت لە نقطەی سفرەوە تا ئەو نقطەی کە گەێنێ بە سەرکەوتن تۆ بێ خوێندی بێتت ئەو مۆزوع زۆر باشە پرسیارێکی تریشەوەیە کاتێککە من سەری مۆبایلەکەم لە ئینستاگرام بێ لە فەیسبوک بێ دەبینین کەسێک ڕانجۆڤەرێکی پێ ئەم گەنجەش هەیە یەکسەر بچێتە سەر ڕانجۆڤەرەکە ئەم خەیاڵە چۆن باتڵ کەینەوە ڕانجۆڤەرەکە بێ لە پاسکیلەوە دەست پێ بکات واللهی ئەمە کێشەی دروست کردووە من لە یەکێ لە مەقطعەکانیشم باسم کردووە کەسێ یەکێکەکەین لە سۆشیال میدیا یەکسەرمانەوە وەکو ئەو کەسەمان لێبێت یەکەم شت ئەبێ کە ئێمە دەستی پێ بکەین واقعی بین لە ژیانی خۆمانە بژین بڕاب کە ڕانجۆڤەر ئاسانە ئەتوانین ڕانجۆڤەر بکڕیت بەس بەڵام ئەگەر هەنگاوەکانت تەواو بێ و یعنی ڕاست بێت یەکەم شت ئەبێ باس سێری ئەوە بکەین ئەم کەسەر چۆن گەشتووەتە ئەم مۆزوعی ڕانجۆڤەرە باوکی بۆی کڕی و یان خۆی پێگەشتووە وتم تەنها سێ ئەو کەسە بکەیت کە سەرکەوتوو بووە کە حەزت لێ بگەیتە ئەو ئاستەی ئەگەر هەنگاوەکانی بکەیت ئەگەر باوکی بۆی کڕبەوە مۆزوعێکی ترە ئەبێتەوە ئەو خەیاڵە بچیتە ئەو کوڕی باوکۆیەتی ویتر ڕەن بێ ئەستەن ماوەیەتر ئەو ڕانجۆڤەرشی نەمێنێ بەڵام ئەو کەسەی کە خۆی پێگەیاندووە و ڕانجۆڤەرێکی کڕیوە تەنها بڕۆ ژیانی ئەو بخێنەوە وەکو ئەو بکە سەرکەوتووە بیت ئەتوانین ڕانجۆڤەرەکە بکڕیت دووەم شتیش من دێنێک لە بەنزینخانەیەکە بەنزینم پڕە کرد ئیتر گەنجەکە کەم بنزینەکەی پڕ کرد و تەواوی کرد سێ عەدادەکەی کرد وتی عەرەب وتی خەلیها عەلەینا یعنی پارەکە با لەسەر ئێمە بێت دوای کردێکاتەوە تێوە نیوی ڕاتبەکەمە مۆزوعی بەنزینەکەت تر پارەکەم دا پێی وتم تەمەنت چەندێکە وتی تەمەنم 22 ساڵە وتم من لە تەمەنی تۆ بووم نە لە بەنزینخانە ئیشمە کرد نە ڕاتبیشم وەکو تۆ بوو نە وەکو تۆش ئیشێکی ئاوا مستەقڕم هەبوو کاگاوەرە ئەگەر لە بیری بێ
لو تمنيا إما إيش معنى كده راتبك زور كم معناه بزور لو عن كم تربو تعجبي هاد يعني كمن أو قسم بوي باسكر وتم بوي تو إستا لوضعي إستاد لتمني من زور باشتريت أبي يعني أو اجتماع اللي بيش شاو بيت جنجي إستا زوري هي هيج نبي جنجي كإنستغرامك هي 5000 6000 فولورز هي إيش بتشوف دانا 5000 فولورز هي ببيع أو ركلام بكات إما أوش تاني كهما نجار وهايش هستي بيناكين چندين جنجي كدين اللي ما مستأمن هستكم لجيانا سركوتون بوما ك أوش تانا أكمل بيش شاوي جيشتوتا أم أستي بم تمنى جيشتوتا أم أستو دائما بيه لم تو لم تمند لمن باشتر بيته كمل لم تمنى بوما إنجا هستكات أو سرتايكي باشي دس بيه كردوا يعني إما أوش تاني كلبن دسمانا عرب الاستهتاري بيناكين بكمي نزاني چونکی ئەگەر تۆ ئیستا ئەم شتانی کە هەتا خی گەورە داوێتی پێت ئەو هەنگاوانی کە ناوتە هەستی پێنێکی بڕاب کە باین دووبایی متعا چێژ لەو ڕانج ڕۆڤرەش نابینیت هەمیسان چاود لە ئەنجا لە سیارەیەکی بەرزترە بێت بەڵساکەم ئایا ئەگەری ئەوە هەیە هەموو پرۆژەیەکی بزنس یاخود پرۆژێکی بچووک سەرکەوتوو بێت یاخود من پرۆژەکەم سەرکەوتوو بوو زۆر باشە هەموو هەنگاوەکانم زۆر بە باشینە چێشتخانەکەم دروست کرد ماوەی 6 مانگە ئەم چێشتخانەیە کراوەتەوە ئەی پێویستە دوای ئەوەش چی بکەم ئەیخۆ هەرە بێ لە دراستەکردنەوە هەنگاو نانی باش بەردەوام بم پرسیاری یەکەمت پرۆژە چۆن سەرکەوتووە بێ ئێمە سێ شەرتی سەرەکیمان هەیە پێشەی پرۆژەیەک دابنیت کە بزانی ئەم پرۆژەیە سەرکەوتویان سەرکەوتوونە یەکەم خاڵ کە زۆر گرینگە ئێمە بێ دراسی بۆ بکەین ئەو پرۆژەی کە ئێمە هەمانە ئەو شتێک کە ئێمە هەمانە خەڵکی ئەم شتەیەیان نایەوێت زۆر گرینگە تۆ ئەم بابەتە بزانی تۆ مەسەلەن با میسالێکت بۆ بێنم ئەتەوە مەطعەمێکی سینی دابنیت لە منطقەیەکی شعبی لە گەڕێکێکی شعبی ئەم ئیشە سەرکەوتوو یان سەرکەوتوو نابێت ئەکی سەرکەوتوو نابێت بۆیە بێ دراسەیەکی ئەم مۆزوعی کە تۆ هەتا لەو شوێنەی کە بەتەمای دانیت خەڵکی ئەم بابەتی تو ئێوەیان نایەوێت پێویستی پێێتی یان نا ئەمە یەکەم خاڵە دراسی بکەین دووەم شت کە دراسی بکەین ئەم بابەتی من خەڵکی ئەوێت بەو سعری کە ئەمەوێت دای بنێم خەڵکی ئەتوانێت لێم بکڕێن ناتوانێت لێم بکڕێن ڕەنبێ من لە شارێکا بم ئەم مۆزوعی کە من هاوردومە خەڵکی ناتوانێت بیکڕێت دووەم خاڵ سێم خاڵ ئەوەیە کە تۆ بتوانی ئەم بابەتە پێشکەشی خەڵکی بکەیت یعنی ئەمە مختصری نەجاحبوونی ئەو یان سەرکەوتنی هەموو ئیشێکە یەکەم شت ئەوەیە کە خەڵکی ئەم بابەتی تۆی بووە ئەو خزمەت گوزاریان ئەو بابەتی کە تۆ تێ بیفرۆشیت بیەوێت دووەم شت بتوانێت بیکڕێ سێم شت تۆ ئەتوانی پێشکەشیکەی تۆ توانی پێشکەشکی معنای چییە معنای خبرەت هەیە ئەمکانیاتت هەیە ئەتوانی ئەم شتە بە جوانترین شێوە پێشکەشکەیت ئەمە سێ شەرتی سەرەکیە بزانین ئەم ئیشێ و ئەم بزنزەی ئێمە سەرکەوتوو ئەویان سەرکەوتوو نابێت ئەم سێ خاڵی تێبوو پیرۆزت بێ تۆ بیرۆکەکەت بیرۆکەیەکی ناجحە دووەم شت کە دێنە سەری پێش پرسیاری دووەمت ئەبێ زۆر لە وەزعی ئیسەمانە زۆر ئیتمام دێن بە مۆزوعی بازارسازی و فرۆش خەڵکی هەیە ئەم سێ شتەی کردووە بزنسەکەی زۆر سەرکەوتووە ئەڕۆیلی باشە تۆ بۆ خەڵک نادناسێ کێشەی هەیە لە بازارسازی گەنجانمان و ئەو کەسانی کە باوەیەکی زۆریشە کاریان دامەزراندووە نازان بۆ احتیمام بۆ بازارسازی نادەن دنیا گەورە بووە خەڵکی بە ئاسایی ناتوانێت بگاپێت ئەبێت تۆ دایم لە پێش چاو خەڵکی بیت ئەبێ زۆر احتیمام بدەیت بەوەی کە تۆ کاڵاکەت یان ئەو خزمەت گوزاری کە هەتا بە خەڵکی پێشکەش بکەیت یەک ڕۆژێک ستۆرینەکی خەڵکی تۆی لە بیرەچێتەوە یەک ڕۆژێ ڤیدیۆ دانەگری خەڵکی تۆ لە بیرەچێتەوە بۆیە کە ئەم شتانت دانا و بازارسازیە باشت بۆی کرد ئەوە تەسەوڕەکەم بزنسەکەت زۆر بەرەو پێشەوە بکە چۆن بزنسەکەمان گەورەوەکەین لە نفسیشت باسی ئەوەکەم تۆ چەندێ احتیمام بە مۆزوعی تەسویق بدەیت کەمە چکی تۆ تەسویق یان بازارسازی کە بە باشی کردت ڕکلامی زۆر بە قوتت کردووە ستۆری بە قوتت کردووە خەڵکی توی ناسیوە تۆ خەڵک زیاد دێ شتت لێ ئەکڕێ پارەت زیاد بۆ دێ بەرەبەر ئەتوانی گەورەوە بیت ئەتوانی بخوێنیت لەو بوارە زیاتر ئەتوانین خەڵکانی شارەزای بێنی لەگەڵ خۆت تۆ کە دەخلت زۆر بوو تۆ ئەتوانی گەورەوە بیت ئەگەر بازارسازیت خراپ بوو مشتریت کەم بوو تۆ پارەی کەم لە بندەستە ناتوانی گەورەوە بیت بۆیە سڕی ئەوەی کە تۆ گەورەوە بیت و بتوانیت ئەنگاوی گەورە بنی مۆزوعی بازارسازی و مۆزوعی ڕیکلام و ئەم شتانەیەکە ئێمە زۆر حەزمان لەو بابەتەیە بەڵێ بەڕێز ئاکام جەمال خێربەی ئازێت کێشا بۆ
ماندووشمان کردی ئەو هەموو پرسیارەمان لێ کرد نا بالعكس سەرکەوتوبی لە کارەکانت بە هیوام گەنجانیش گوێ لەو قسانە بگرن گوێ لەوتانە بگرن و بتوانن بۆ ڕێچکەی ئەبڕن زۆر سپاس سپاسانەکە بدەستان خۆش بێ ئەوشی شێکی باشەکەن زۆر زۆر سپاس سپاس. باشە.